حسێن حوزنی موکریانی و ڕێبازی نیشتیمانی کوردی. ئەمە یادی 100 ساڵەی گۆڤاری زاری کرمانجیە کە 100 ساڵ بەر لە ئێستا یەکەم گۆڤاری کوردی بە ناوی زاری کرمانجی لەلایەن نووسەر و مێژوونووسی کورد حوسێن حوزنی موکریانی دەرکرا. ئەمەش هەمان ئەو خانوویە کە 100 ساڵ بەر لە ئەمڕۆ چاپخانە و ماڵی موکریانی بوو کە ماوەی 15 ساڵە بەردی بناغی بۆ دانراوە، بەڵام تا ئێستا جگە لە بەردی بناغی هیچی تری دیار نییە. ئێمەش نیگەرانن لەوەی کە ماوەیەکی زۆر بە سەردانانی بەردی بناغی ماڵی حوزنی موکریانی بۆ ڕۆژنامە نووساندانرایە. سندیکای سەرەوە لە ڕێگەی وەزارەتی ڕۆژنامەی لەگەی ئیدارەکان محاوڵەی جدیمان کردووە، هیوادارین کە بتوانین ئەو ئامانجە بێنینەدی. نووسەر و مێژوونووسی کورد حوسێن حوزنی موکریانی لە ساڵی 1926 لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە بە سواری ئەسپ بۆ یەکەم جار چاپخانەی هێناوە تا قەزای ڕەواندز. چاپخانەکەشی بە ناوی زاری کرمانجی بوو. لەپای ئەو خزمەتەی ماوەی 17 ساڵ لە بواری نووسین و ڕۆژنامەگەری کردوویەتی، لە ساڵی 2011 بەردی بناغی ماڵی ڕۆژنامە نووساندان دراوە و بڕی ئەو پارەی تەرخان کراوە 100 میلیۆن دینار بوو. بەڵام 15 ساڵ تێدەپەڕێت بەسەر ئەو بڕیارەی حکوومەتی هەرێم هێشتا بەردێک نەخراوەتە سەر بەرد. هەرتەنیا مڵکی من نییە، مڵکی ئەو نەتەوەیە و ئەو چاپخانەیەکەوە هەمانە کە چاپخانەکە لە ئەڵمانیەوە هاتوتە حەلەب، لە حەلەب بۆ بەغدا، لە بەغدا بۆ ڕواندز، لە ڕواندز بۆ هەولێر. ئێستا دەمێ بێنمەوە ڕواندز چکە بۆ یەکەم جارکە هاتوتە باشووری کوردستان لە ڕواندز دایمەزراندووە. و ئێستا من لەگەڵ ئەو لایەنانێکەوە بەنیازن بۆ ئەوەی ماڵەکە نۆژەن بکەنەوە، من لەگەڵیانم هەموو بابەتەکان تەواو بووە و من لەو باوەڕەدەم لە ماوەیەکی زۆر نزیکدا دەست بەکار دەبن و من خۆم زۆر بەختەوەر دەزانم کە خەریکی زیندووکردنەوەی ئەو ماڵم، چکە بەڕاستی گەلان بە کەسایەتێکانی خۆیان دەناسرێن. حزنیش یەکێکە لەو کەسایەتیانەی کە مینۆرسکی و هەملتون و هارتمەن و نیکیتینوانە دەڵێن ئەمانە ڕۆحی نەتەوەی کوردان. باشە ئەو ڕۆحەکە لە ناو ئێمەیە بۆ نەیپارێزی. حوسێن حوزنی موکریانی لە ساڵی 1890 لە مەهاباتی ڕۆژهەڵاتی کوردستان لەدایک بووە. ئەمجا کتێبی لە بوارەکانی ڕۆژنامە و مێژوو ئەدەب نووسیوە. لە 20 ئەیلولی ساڵی 1940 لە شاری بەغدا کۆچی دوایی کردووە و لە شاری هەولێر بە خاک سپێردراوە. عەبدۆ ڕوستایی، ڤار میدیا، قەزای ڕەواندز.